من سەبارەت بە ئەنجامی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لێکەوتەکانی لەگەری دەرچوونی هەر کاندیدێک کۆماریە دموکراتەکان لەگەڵ میوانەکانم قسە دەکەم لە مبارەت تایبەتە. دکتۆر نازدار علایەدین سەجادی شرۆڤەکاری سیاسی لێرە لە ستودیۆ لەگەڵمان زۆر بەخێر بێ. هاوکات لە سلێمانیەوە بەڕێز میران حسێن مامۆستای زانکۆ لەگەڵم دەبێت. هەروەها ئەحمەد بناوی ئەندامی بۆردی فدراسیۆنی ڕەوەندی کوردستانی لە شاری کالگێری کەنەداوە لەگەڵمان دەبێت. لەگەڵەوانیش زیاتر گفتگۆ دەکەم. دکتۆر بە سەرەتا لە جەنابەت بپرسم ئەوەی کە تا ئێستا دیارە دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان زۆرینەی ئەو دەنگانی بەدەستێنەوە کە پێویستە بۆ سەرۆک هەیبێت، بەڵام لە ئەگەری سەرکەوتنی هەم کە هەر کام لەم کاندیدانە کۆماریە دموکراتەکان چی لە داهاتووی سیاسی ئەمریکا دەگۆڕدرێت؟ پێشەکی سپاسدانەکەم لەسەر بابەتی هەڵبژاردنەکەی ئەمریکا. ئەگەر طبعاً خۆی لە چەند ڕوویەکەوە ئەمە کاریگەری ئەبێت لەسەر ناوخودی ئەمریکا و لەسەر جیهان و لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەم پارچەی ئێمە تیاشیاوین. ئەبێ ئێمە یەکشت بزانین لە سەرەتاوە سیاست نەگۆڕە، یعنی سیاست لە ئەمریکاوە بە گۆڕینی سەرۆکی سیاستەکان ناگۆڕین، بەڵام چی ئەگۆڕێت؟ استراتیجیەت چۆنیەتی بەدیهێنانی ئەم سیاستانە ئەگۆڕێت لە تاکێک بۆ تاکێکی کە ئێمەش طبعاً لە نێوان دیموکرات و ریپۆبلیک یعنی جمهوریەکان ئەم شەڕی انتخابات شەڕێکی کۆنە لە نێوان هەردووچیانە هەرکەو بە شێوازێکە، یعنی بۆ نمونە ئێستا سیاسەتی ترامپ سیاسەتێکی دڕە، یعنی سیاسە خەشینەی پێڵێن لە تەرکیزی زیاتر لەسەر لایانی ئابووریە، تەرکیزی زیاتر ئەگەر بۆ یعنی طبعاً خۆمان نەزانی لە ئەمریکا هەڵاوسانێکی گەورە هەیە، کێشەی ئابووری ناوخودی ئەمریکا هەیە. ئەو بیری لەوە کردوتۆ کە چارەسەری ئەم کێشانە لە دەرەوەی وڵاتی دەتوانێت ئەو بەنسبەت سیاسەتی ناوخۆ ناوخۆ یەک دەرەوە ڕەبتن پەیوەندن بە یەکەوە بەسراونەوە بە یەکەوە. ئەو تەرکیزی ئەگەر بێتە هاتو بێتە سەر حکم زیاتر ئەو شەڕی ئابووری بەهێزەکە. ئەبێ ئەمە شتێکی کەیش بزانین ئەمریکا چ لە لایەنی دیموکرات و چی لە لایەنی جمهوریەوە بیر لەوە ناکەنەوە کە شەڕ داگیرسێنن لە دەرەوەی وڵات دەرەوەی خۆیانەوە یان بچنە ناو شەڕێکی ڕاستە و خۆ وەکو جاران ئیتر ئەو سیاسەتە نەماوە. ئەگەر شەڕی ئەوان بێت یەک مەبەستی هەردووچیان مەسلحەتی ئەمریکایە. باشە پێت وایە کە ئەم بەم شەڕێکی ئێستا لە ناوچەکە هەیە کە لە سەردەمی دموکراتەکان ئەم شەڕە گەورانە هەڵگیرساوی ئۆکرانیاوەی غەزە ئیسرائیل حەماس و لوبنان لە سەردەمی ئیدارەی نوێی ئەمریکا ئەمە درێژە دەکێشێت ئەمریکا ڕاستەوخۆ دەچێتە ناو شەڕێکی ناوچەیەوە. دیسان ئیڵێمەوە شەڕی ڕاستە و خۆ ناچنە ناویەوە، بەڵام بیر و بۆچوونی هەر یەکێکیان بۆ چارەسەری یان بەشداربوون لەو کێشانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جیاوازە. وەکو وتم ئەمەیان تۆزێک سیاسەتی دڕە، ئەویکەیان سیاسەتی نەرمە هاری سوادە، سیاسەت ناعیمەیە، یەکێکیان لە لووتکەیەوە بۆڕوە بۆ خوارەوە، ئەویکیان لە خوارەوە بۆ سەرەوە. بۆ ئێستا ئەمریکا کامیان پێویستە؟ خەڵکی ئەمریکا کامیان ئەوێ؟ خەڵکی ئەمریکا شەڕی ناوێت، بەڵام خەڵکی ئەمریکا زیاتر مەبەستیان لە داهاتووی خۆیان ژیانێکی ئابووری باش بژین کە نەهێشتنی بێکاری ئیتر یعنی شت هەیە زۆر لە ناو خودی ئەمریکا کە چارەسەر بکرێ، بەڵام سیاسەتی ئەمریکا هەر بۆ ناوەوە نییە. طبعاً بەتەکید ئەوان لە دیعایی انتخابی هەردووچیان هەرکەو باسی ئەو دەستکەوتانە ئەکات کە بیهێنێ لە داهاتوە، بەڵام ئەگەر ملاحەزە بکەی هەردووچیان باسی ئەوەیانە کرد کە ئاشتی بچەسپێنرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. باشە ئەم 4 ساڵە دموکراتەکان حکومی ئەمریکایان کردووە، بەڵام ئەمریکیەکان 4 ساڵی ڕابردووتریش دۆناڵد ترامپیان تاقی کردبووە و پێتان وای ئەم شانسە جارێکی دیکە بە کۆماریەکان و بە ترامپ بدەنەوە کە دەسەڵاتی ئەمریکا بگرێتە دەست؟ زانی چۆن ئەم 4 ساڵەی ترامپ 4 ساڵێکی لاواز بوو، یعنی ترامپ تەسیرێکی زۆر کرد لەسەر دیموکراتیەکان، چونکە یعنی بۆ هەموو کەس ئاشکرا بوو کە کابرا یعنی سەلاحیاتی بڕیاردانی نەبوو و دووش بواری ئابووری ئەمریکای لاواز کردەوە. ئەمەیش زەربەیەکی گەورە بوو بۆ دیموکراتیەکان، ئەوەیش بوو کە ترامپ ئێستا گەرم لە حەزە بکەین ئەو چێبڕچێت ترامپ بەرەو طبعاً ناتوانین جارێ سەرەتاییە ژمارەکان، بەڵام وا هەستی پێکەی کە بیدای زۆر کە زەیوت ترامپ لەوانەیە ئەو یعنی نەگاتە ئاستی هاریس. بەس دیموکراتیەکان وەکو جارانین هەرچەند هەوس هەر بەو ڕێگایە ئەڕواکە بایدن پێڕوە، ئەوانیش وەکو وتم دووبارەش یەکەمەوە هەردووچیان بۆ زۆر خاڵی هاوبەش نێوان هەردووچیان هەیە، بەڵام ئایا چۆن ئەو
شتانە ئەو دەستکەوتانە بەدی دێنن هەرکەو بە بیر و جیاوازی. باشە لەگەڵم بمێنەوە لەگەڵ میوانەکانی دیکەشم قسە دەکەم بەڕێز میران حسێن مامۆستای زانکۆ لە سلێمانیەوە لەگەڵما پرسیارێکی شاراسی بەڕێزیانەکەم بەڕێز میران میوانەکەم لێرە لە استودیۆ ئاماژەی بەوە کرد کە سیاست لە ئەمریکا نەگۆڕە ئەوەی کە دەگۆڕێت استراتیژە بە پێوە کاندیدانێک ئێستا هەن کۆماری و دموکراتەکان پێتان وایە ئەو استراتیژە بگۆڕە لە ئەمریکا لە ئەگەری بردنەوەی ترامپیا هاریس چۆن کاریگەری لەسەر سیاسەتی گشتی ئەمریکا ناوچەکەەوە جیهان دادەنێت؟ زۆر سپاس. من تا ئاسێکی زۆر هاوڕام لەگەڵ ئەو میوانە بەڕێزە، بەڵێ تا ئاستێک ئاسێکی زۆر ئەو سیاسەتی ئەمریکا نەگۆڕە، بەڵام ئەوەی تێبینی دەکرێت لە مێژووی مامەڵەکردنی دیموکراتەکان و کۆماریەکانە جۆرێک لە جۆرەکان جیاوازیان هەیە. زیاتر دیموکراتەکان بایخ بە بارودۆخی ناوخۆیی وڵات ئەدەن، بەڵام کۆماریەکان نەخێر بۆ زیاتر بایخ بە دەرەوە ئەدەن و زیاتر کۆماریەکان بۆ ناسراون کە زیاتر هەوڵێن لە ڕێگی جەنگەوە یان دەستێوەردانی دەرێکی ئەو ئەنجامەکان بەدەست بێنن. باشە کەواتە پێت وایە بە پێم ئەنجامانەی کە تا ئێستا هەیە دۆناڵد ترامپ یا کەمالا هاریس دەتوانێت کلیلی بردنەوەی کۆشکی سپی بۆ خۆی مسۆگەر بکات و لەگەڕی گۆڕینی ئیدارە لە ئەمریکا چه گۆڕانکاریەک لەسەر هاوکێشەکانی ناوچەکە بەگشتی ڕوودەدات؟ بەڵێ حتمما ڕوو ئەدات لەبەرەوەی کە وەکو ئاماژەم پێکرد کە کۆماریەکان زیاتر بایخ بە دۆسەی دەرەکی ئەدەن وەک لە ناوخۆیی و زیاتر مامەڵێکی تند ئەوەی کە بە کۆماریەکان پێی ناسراون کە بە شێوازێکی سەربازیانە دەستێوەردان ئەدن، بەڵام ئەوە دەتوانم بڵێم ئەوە هینی کۆماریەکان بوو بەگشتی، بەڵام دۆناڵد ترامپ بە پێچەوانی هەموو کۆماریەکان لە خولی ڕابردوو کاری کرد. زۆر باشە لەگەڵم بمێنەوە بەڕێز میران دەچمە کەنەدا. بەڕێز ئەحمەد بناوی ئەندامی بۆردی فدراسیۆنی ڕەوەندی کوردستانی لە شاری کالگێری کەنەداوە لەگەڵم دەبێت. بەڕێز ئەحمەد بۆ چوونی ژنابت چییە سەبارەت بە دەستا و دەستکردنی دەسەڵات لە ئەمریکا لە ئەگەری گۆڕینی ئیدارە لە ئەمریکا چی ڕوودەدات؟ کاریگەری و لێککەوتەکانی لەسەر کۆی سیاسەتی ئەمریکا لە ناوچەکە چی دەبێت؟ دەستپێکی گەلێک سپاس بۆ بێ دەرفەتێ سڵاو ڕێز بە هەمی بینەرە و بیسەریان کوردستان 24 بەێ بە هەلبژاتنەکە گەلەکە گرنگە بڕاستی ینی باندۆرە بێر سەر هەموو جیهانی هەیە هەر ئابووری و هەرجی لەشکری و ینی سیاسەتا دنیایژی هەمیش لێ باندۆرەکە مازن سەرکرد بەروێ چەندێژی هەمی دنیا چاوێوان سەر هەلبژاتنێت ئەمریکایە. Ez bawerim heker Donald Trump serkevîtin û bariya me div serkevîtin jî ez hemî gava tu bariyê davomîş ber çend egereka ew eger jî çend jê êk eger aborî piştîngê şerê Ukrayn û evanîka Rojhilata navîn qawmî de û çend egerekê dî jî hene em Çîn hêrîtir berê xwe deyne çînkî ev 4 salê borîn em North Amerika dijîn em vê dijîn em zanîn ku çend bandor ser aboriyê van walata hatiye kirin û rew çend xirab bûye ew jî wergerhîtin ve bû wê çendê ku ev şerê Ukrayn û Rûsî û bandora wê ser aborî bûye aboriyê cîhanî hemiye bûye taybetî jî xelkê derê Amerîka û Kanada çend hest pê dikin û ev şerê çûya Rojhilata navîn jî xala duê ew e ku kêşa penabera Fenaber em berê hest pê dikên em bînin taybetî jî Amerîka bêje nebtinê bêjin penaberê Meksikî belkî hemî dinyayê nikebûne enî van çend salê borî milyon hatên yanî berê. ئێستا ئەو نوێترین ئاماژەکانەوە دەردەخەن بە تایبەتی میدیایەکانی ئەمریکا و کەناڵە فەرمیەکانی ئەمریکا دەڵێن کە کەمێکی دیکە دۆناڵد ترامپ لە فلۆریدا گوتاری سەرکەوتن پێشکەش دەکات و دەڵێن بە تایبەتی فۆکس نیوز دەڵێ کە بۆتە 47مین سەرۆکی ئەمریکا پێت وایە کە ئەمریکیەکان بۆچی جارێکی دیکە ترامپیان هەڵبژاردەوە ئایا سیاسەتی دیموکراتەکان لە ماوەی 4 ساڵی ڕابردووای کردبوو کە بۆ چوونی ئەمریکا بە شێوازە بگۆڕدرێت؟
بله بێگومان مگوت ئەفچەند ئەگەرەبوون ئێک ئابووری وەختیان بەرە خۆدەینێنێ کە گەلێک جۆرە ئەبێت ئەمریکی وەخت گەل ئاخەوێنە تایبەتی ئەبێت بێژن خانەنشین جوانجی حتا خەلکێکی دی ئاساییژی یعنی ژیان گەلێک زەحمەت کردیە ئەوژی هەمی ئەگەرەوان شەڕایە ئەبێت نکەل ئەم بینین ڕۆژهەڵاتان وابین و گەل یوکرین و مەصرفە گازێدە هەندێک کرێن یعنی ئەوە ایک شوانایە یا دوێ کاریگەریە کوژبەرە ئەو ڕاستی خاڵەکە گەلێکە گرنگە یعنی گەلێک خەلکی ئەمریکی یعنی فکرە خواگار جارێکە دەنگی خۆبدان دۆناڵد ترامپی ji ber ku ev koçbere bêhete rawestandin û xala dijî ya hilbijartinê borî piraniya bijin bisilmanê Emerîka û piraniya heta mesîhiyê evêt me mesîhiyet rojhilata navîn evê wêrê û gelek evên cihî jî fitira dengê piştevanî demokrat dikir beseke tu bere xwe dê vê carê piraniya van dîsan piştgiriya Donald Trumpî bike ji ber ku ev şer û alûziye yanî bûye belaserê her kesekî û yanî dever hemît nava agirî da yanî باش ئامازت بە پرسی پەنابەران کرد بە تایبەتی کۆچبەرانەوەی بزانم دارێنوی ئەمریکا چۆن مامەڵە لەگەڵ پرسی کورد دەکات بە تایبەتی کە بەڕێزە دەندامی بۆردی فدراسیۆنی ڕەوەندی کوردستانیت و ئاگاداری ئەو بارودۆخەی کە لە ناوخۆی ئەو وڵاتەدا ڕوو دەدات. پرسا کوچبەرە ینی ئەم بەجێ بە دووسێ بەشەکە چونکی ئەم هەمی کوچبەرین بێرێ و هەکە بەرە خۆبدەیەژی هەر دیروکا ئەمریکا و کەنەدا یانیش کوچبەرە پێک هاتیە ئەنی کەسێک بژی کوچبەرینی نەکەوت بهێن ڕاوەستاندن چونکی ڕقێکی پێویستیاوانە پێ هەیە و خەڵکێکی دیش وڵاتی بهێن بێرێ بۆ کارکردنێ و وڵاتە بشێن بە وڵاتە زیندی بکەن یعنی پێویستیاوان کارکێرە هەیە و هەمی گەڵا بهێن بێرێ بەس ئەوە ئەم مەدێتی بان 4 ساڵ دوماهیکێدا yani ev koçberê neyasayî ne yani arîşel verê yani milyonan ketên Emerîka hemî welatên cîhanê dihêne Meksîko de sinûrê derbas bin û dihêne Emerîka û dihên Kanada yani ev bûne milyona bêje ev bandorê ser ekonomî dikin ya xelkê resenê van welata rojane. زۆر باشە بەڕێز ئەحمەد لەگەڵم بمێنەوە لەگەڵ میوانەکەم لە سەدی و بەردەوام دەبم دکتۆر نازدار ئەوەی کە بینیمان ئێستا ترەمپ کەمێکی دیکە گوتاری سەرکەوتن پێشکەش دەکات پێت وایە ئەمریکیەکان بۆچی جارێکی دیکە ترەمپیان هەڵبژاردەوە ئایا ئەوان هەمان دروشمی ترەمپ کە گەڕانەوە بۆ خەونی ئەمریکای مەزنە ئەبینین و داوای دەکەن وەکو پێشتر ئاماژەمان پێدا هاوڵاتی ئەمریکی ئەگەڕێ بۆ بەرژەوەندی خۆی تااقەتی شەڕ و کوشتن و هەموو هاوڵاتیەک سەرکەوتنی ترامپ لەبەر ئەوە بوو کە ئیدارەی پێشووی بایدن لاواز بوو تەسیری لە ناو خودی ئەمریکای کرد طبعا منیش هاوڕام لەگەڵ مامۆستای زانکۆی سلێمانی کە سیاسەتی ترامپ سیاسەتێکی دڕە زیاتر ئەگەڕێت بە دوای شەڕ و ئاژاوە نییە ئەگەر من باسی ئەوە بکەینەوە دیسان ئەگەرە بینی من سەرەتا باسم کردوتم یەکێکیان لە لووتکەیە دەست پێکە ئەویان لە خوارەوە من کە بەستم لووتکە چییە ئەو چونکە تۆزێک سیاسەتی دڕە ئەو بانگەشەیەوەی کردووە کە ئەگەر دەست پێ بکە لە چارەسەرکردنی ئاشتی کێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەبێ بە ئێرانەوە دەست پێ بکەیت بە ئێرانەوە ئینجا ئەڕۆیت چارەسەری غەزە و کێشەی غەزە ئەەکەیتەوە بەڵام هاریس وای نەوت وتی ئێمە ئەمە ڕۆین ئێمە لە پێشەوە ئاشتی لە ناو بە تایبەت لە ئیسرائیلەوە چارەسەری ئەو شەڕە بکەینەوە ئەبێ کوشتن نەمێنێ و اینجا ئێران نابێ هەروە بەجێ بێڕێت مولە حەزب کە هەردووچیان وەکو یەکن بەڵام مەبەستەکەیان چییە مەبەستەکان ئەوەیە هەمووی لە بەرژەوەندی ئەمریکا مەسلحەتی ئەمریکا ترامپ سیاسەتێکی توندی هەیە بەڵام ئامادە بوو لەگەڵ کیم جۆنگ ئۆن دابنیشێت ئەوەی کە سەرۆکەکانی پێشووتری ئەمریکا نەیانتوانی بیکەن و ئامادەیشە لەگەڵ رووسیا دوایش دانیشێت واتە چییە لێرە مەسلحەتە کابرایەکە اقتصادیە مێشکی بزنسە مێشکی 1+1 کاتە 2 یعنی هاتنی ترامپ بۆ ئێران بۆ ئیتیحادی ئەوروپی تەرە ئەوە وەکو بڵێ یعنی مەترسەیەکی گەورەیە چونکە ترامپ دێژ بە مەسەلەی خۆی نەکدەژ لەگەڵ کەمکردنەوەی میزانیەتی بڵێن نەتەوە یەکگرتووەکان بوو لەگەڵ حلفی نەیتۆ کە ئەوەی بەم شێوازە نەمێنێ ئەبێ اتفاقێکی عسکەری بێکرێ لەسەر سین زەریبەی دانابوو گەشت بۆ لە 160 لەسەر هاوردەکانی سێر ئەمانە هەمووی بواری ئابووریە هەمووی مەسائلی ئابووریە مانعیشی نییە
پێشبینیشی بۆ کرێ کە لەوانەیە لەگەڵ رووسیا ڕێکەوە ئەوە دژ بەکێ بێ بە کیف بە ئۆکراین ئەگەر هەرسبی باتەوە لەوانەیە هەر دامی حکوومەتی بایدن وەکو پێشتر لەگەڵ ئۆکراینیا ئەو دامە بەردەوام ئەتوانێت ئەو بارودۆخە بگۆڕێ ئەتوانێت و شەڕنا کۆتاییانە کۆتایی پێبێنێ لەکوێ لە ناوچەکە ئەزانی چیش کۆتایی شەڕ شتێکی وا ئاسانیە ئەبێ یەکشیش بزانیت چ بایدن چ دیموکرات و چ جمهوریت هاوپەیمانیە لەگەڵ ئیسرائیل هەیە لە ناوچەکە ئەمە ناگۆڕێت هاوپەیمانیش بەرژەوەندی ئیسرائیل لە بەرژەوەندی ئەمریکایە واتە کۆتایی شەڕەکە بەوە کۆتایی نایێت کە تۆ بە دوو قسە دەرچیت و لەسەر باشە ترامپ بەردەوام دەڵێت کە لە سەردەمی جۆ بایدن هاوپەیمانەکانی ئەمریکا هەمووی لێ تۆراون یا دوور کەوتونەتەوە ئایا ئەمە کاریگەری کردە سەرەوەی کە ئەمریکا لاواز بێت و ترامپ بتوانێت ئەو هاوپەیمانەتی و متمانی هاوپەیمانەکانی جارێکی دیکە بگەڕێنێتەوە مەبەستی بە دیاریکراویش کامە هاوپەیمانە زانی چی وەکو پێشتر ئاماژەم پێدا تۆزێک ئیدارەی بایدن ئیدارەیەکی لاواز بوو ئەو لاوازیە تەسیری لە ناو خودی ئەمریکا کرد و لە ناو دەرەوەیش و ئەگەر ملاحەزە بکەین ئەو لاوازیە یەکەم لاوازی نییە لەسەر ئەم ئاستی ئەمریکا بێت باراک ئۆبامای ژوای کرد خاستەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر سیاسەتێکی لاواز بووە دەرگای کردەوە بۆ هێزەکانی زلهێزەکانی تری وڵاتان وەکو سین وەکو رووسیا کە بتوانن بێنە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پێشتر ئەوە قەدەغە بوو فەو کابرایە کابرایەکی اقتصادیە ئابووری ناسە بزنسە هەموو شتێک لە لای ئەو حیساباتە لەو باوەڕابم کە بتوانێت ئاستی ئابووری ئەمریکا بەرزکاتەوە باشە با لە بەڕێز میران حسێنیش بپرسم کە لە سلێمانیەوە لەگەڵمە بەڕێز میران پێت وایە لاوازی ئیدارەی بایدن لە چی دابوو کە ئێستا وەکو ئەنجامە بەرایەکان دەرکەوتووە جارێکی دیکە ئەمریکیەکان بڕیاریاندا سیاسەتی کۆماریەکان لە وڵاتەکەیان تاقی بکەنەوە ئایا ترامپ دەتوانێت خەونی ئەمریکای مەزن بگەڕێنێتەوە بۆ ئەمریکیەکان وەڵاهی بەنسبەت پێم وابێت ترامپ دەتوانێت گۆڕانکاری ئەنجام بدات و گۆڕانکاریەکان پێم وابێت لە بەڕای من دژی ئێرانە بێت بەڵام لە بەرژەوەندی رووسیا بێت لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە ئەوەی هاوڕام لەگەڵ هاوڕێکم لە میوانی هەولێر کە ئەمریکا استراتیجێکی جێگیری هەیە لەگەڵ ئیسرائیلە و لەگەڵ جوولەکەیە بە حکمی ئەوەی کە لۆبێکی جوولەکە هەیە کە هەموو ئابووری ئەمریکا ئابووری ئەمریکا کۆنتڕۆڵ کردووە بۆیە من قەناعەتم وایە هەرگیز سیاسەتی ئەمریکا لەگەڵ جوولەکە ناگۆڕێت و هیچ گۆڕانکاریەک بەسەریان نایەت بەڵام قەناعەتم وایە کە گۆڕانکاریەکە ئەگەر ڕوو بدات لە دۆسەی ئۆکرانیا گۆڕانکاری بەسەردادێت و گۆڕانکاری لەگەڵ چینە ئەو گۆڕانکاریانە چی دەبن بەڕێز میران بەڵام من قەناعەتم وایە ترامپ زیاتر ئابووری بەلاوە گرنگە کەسێکی لەبەرەوەی کە کەسێکی بزنسمانە و هەوڵی ئەوە ئەدات کە لەگەڵ چینە کە هاوبەشێکی ئابووری پێی وایە هاوبەشێکی ئابووری زۆر بەهێزە بۆ ئەمریکا و هەوڵی ئاشتەوایی ئەدات لە جەنگی ئۆکراینا بەڵام سەبارەت بە ئێران و بە ئیسرائیل و جەنگی غەزە و لوبنان قەناعەتم وایە بەڵکو ئەم جارە ئەمریکا خۆی تەداخل دەکات خۆی ینی بەهێز تەداخل دەکات لەو جەنگەیە کەواتە بتان وایە ئەمریکا ڕاستەوخۆ دەچێتە ناو شەڕێکی ناوچەیەوە بەڵێ ئەمە سیاسەتی ئەمریکا یا استراتژی ترامپە بەرامبەر بەو ڕووداوانەی کە ئێستا لە ناوچەکە هەیە یەک خۆی پێش سەرەتا من باسم کرد کە کۆماریەکان زیاتر توندن و یعنی زۆر مێژوی کۆماریەکان ئەوە نیشانەدا کە ئەوان زیاتر هەوڵی بەکارهێنانی هێزی سەربازی ئەدەن لە یەکلاکردنەوەی کێشەکان بە تایبەتی کێشە دەرێکیەکانی دووش وەکو وتم ئیسرائیل لای ئەمریکا
هێڵێکی سوورە و پێویستەکە ئەم ئیسرائیل پارێزراو بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە جیهاندا. بۆیە ئەگەر تەنانەت ئەگەر ترامپیش بۆچوونێکی ئابووری هەبێت و هەوڵی کەمکردنەوەی بودجێ وەزارەتی بەرگری بدات و کۆمەڵێک بەڵێنیدا لە ماوەی حملەی هەڵبژاردنەکەیە، بەڵام دوئازار ئەگەر بابەتەکە پەیوەست بێ بە ئیسرائیل و بە پاراستنی جوولەکەوە، ئەوە بێگومان ئەمریکا ئامادەیە بۆ جەنگ، لەبەرەوەی کە هەموو سێکتەرە ئابوووریەکانی ناو ئەمریکا لەلایەن جوولەکەکانەوە کۆنتڕۆڵ کراوە و جوولەکە ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە ئاراستەکردنی هەڵبژاردنەکانی ئەمریکا و دیاریکردنی سیاسەتی ئەمریکا و زۆربەی جونگە ئەساسیەکانی کە لە ناو حکومەتی ئەمریکی هەموو حکومەتێکە دروست دەبێت، تەنانەت دیموکراتەکانی پێشش جوولەکە کۆنتڕۆڵی ئەو هەموو جونگە ئەساسیەکانی گرتبوو. باشە، لەگەڵم بمێنەوە بەڕێز ئەحمەد، بە هەر بۆچوونی میوانەکەم لە سلێمانیەوەکەم پرسیار بۆ جەنابەت ئاماژەی بەوە کرد ئەگەر ترامپ بێتە سەر دەسەڵات لە ئەمریکا بەشداری شەڕێکی ڕاستەوخۆ لە ناوچەکە بە تایبەتی شەڕی حەماس لەگەڵ ئیسرائیل دەکات، ئەمریکەکان شەڕیان دەبێت، بۆیە ترامپیان هەڵبژاردووە یامە استراتیژێکی جێگیرە بۆ ئەمریکا کە ترامپ بیەوێت ڕاستەوخۆ وڵاتەکەی بخاتە ناو شەڕێکی ناوچەیەوە، ئەمە ڕوو دەدات؟ بۆ من ئەسبەر و باژی ئەسوەکی وان هەزر ناکەم، ڕاستی ئەسوەکی وان هەزر ناکەم، ئەس گەل هەندێ ما ڕاستەکە و کۆماری هەمی جارا بەهێزترن و بەرە خۆدان سێکتەر لەشکەری و بۆ هێزێ، ینی ڕاستە بە سیستەما یا کۆماریایە، بە دۆناڵد ترامپ کەسێکی گەلێکی فەرقە، ینی باوەریان بە دۆناڵد ترامپی هەیە و دۆناڵد ترامپ تنێ شەڕی ئابووری دەکەن، بە شەڕێکێدی ئەس بۆناکەم شەڕێکێدی بکەن، چونکە کە ئەس بەرە خۆ دێنێ بۆچین جو بایدن ینی حکومەتەکەوی گەلەکە لاواز بوو و بۆچی هێرز دەرناکەویتەن هێجارێ، ینی ئەشێ بمتە سەبەبێ سەرەکی ئەو بوو ئەف شەڕێ مابینا یوکرین و شەڕێ ڕۆسی، یعنی شەڕێکی پێدوی نەبوو بهێتکردن ئەف شەڕە ڕاستی، ینی ئەف شەڕەکە دۆناڵد ترامپ بۆ ئەف شەڕە ڕووینەدابی شەڕی، چونکی گەلێک جاراتێکی گۆداری بکەیت ینی چ پێدوی نەبوو کە یوکرین بهێتن نەیتۆدا، حتا پوتین جی ڕازی بوو پێ چەندێک و یوکرین بلا ببیتن بەشێک یەکێتیا ئەوروپا، بەس پێدوی نەبوو، چونکی ئەvە گەفێکە مەزن بۆ ڕاستیت بۆ سەر ڕۆسی، ینی بایدنی وانە ینی حتا وی حەدی برک و مەجبور بوون ئەف شەڕە چێ ببیتن. بەگشتی بۆچوونی جەنابەت سەبارەت بە قسەکانی ترامپ بۆ سەرکەوتنی لەم هەڵبژاردنە بزانم. بەێ گەلێک سوپاس، هەرچەندە بە ئەنجامێت سەرەتایی نە بەس دیسان دۆناڵد ترامپ سەرکەتیە و سپیروز باهیە هەموو خەڵکی ئەمریکا دکەم و وەکی بەرین کەژی مەگوتی و هەبەر دەمەکی درێژت بانگەشە خۆشی هەرگە چەندێک بێژدن و دۆناڵد ترامپ بەرێژی ئیزبات کردێک و 4 ساڵێ لە ئەو دەست هەڵات بۆ یەژی، ینی ئەس هەمی جارە گەلوێ چەندێمەک و دۆناڵد ترامپ دەست شەڕێکی مازم ناکەتن، تنێ شەڕێوی دە شەڕێکی ئابووری بیتن و ئەوە پێشنیارەت مننجی هەرگەوە کە دۆناڵد ترامپ دەست بەکار ببیتن یەکەم کارێوی دێ ئەو بیتن دە شەڕێ یوکرین و ڕۆسی هێتا ڕاوەستاندن، پشتینگی هەکەر ئەو شەڕە هاتە ڕاوەستاندن، چونکی شەڕێ ئیسرائیل و ئەگە ڕۆژهەڵاتە ناوین و ئیرانێ ئەوە هەمی بەڕێژە شەڕێ یوکرین، یعنی ئەوە ئەو شەڕێ مابینا ئەمریکا و ڕۆسیدا، یعنی ئەف شەڕدی ئەس باوەرم پشتینگی ئەف شەڕە خودێ هێدی دێ لاواز بیتن و دێ ئەگەر بەسێت ڕەگەهاندن و ئەس بارم دۆناڵد ترامپ دێوی شەڕی دوماهەیەنیتن، چونکی دۆناڵد ترامپ کە ئەمریکا هەکەتە بەرە خۆ دێت دو شەڕێت گەلێک مەزندایە، شەڕێک پێ مەزندایە گەلە ڕوسی ئەوەکە ئەم بینین یوکرین و ڕۆژهەڵاتە ناوین، دۆناڵد ترامپ بە چەندێ ناخوازیتن و نەبێت ئیران جارەکەی بەرفەرهەتر کردن و عێراق و سووریا. باشە گەر بگەڕێنەوە سەر وتارەکەی دۆناڵد ترامپ بەگەر بەڕێزیشت گوێت لێبوو بێت زیاتر جەختی لە سیاسەتی ناوخۆ کردەوە ئەوەی کە ئابووری ئەمریکا بەهێز دەکات و ئەمریکا چاکە کاتەوە و وڵاتێکی ئاڵتونی بۆ هاوڵاتیانی دروست دەکات. دۆناڵد ترامپ دەتوانێت لەم 4 ساڵەدا ئەمە بکات، پێشووترەمەی کردبوو؟ بله نەنە پێش 4 ساڵێت ئەو سەر دەسەڵاتێ ینی بڕاستیجی ئابووری گەلێک باشتر بوو، ینی ئابووری نورس ئەمریکا گەلێک باشتر بوو، ئەم بێرێ دژین ئەم بە هەست بکەین ئەم ببینین هەرچەندە ڕاستە ئەو وەختە ئەو دەسەڵات بوو ئەو بژین کۆڤید-19 وی وەختی گەلێک تەسیر ئابووری دنیای هەمەیە کرد، ئەو تشتێک بوو نەت کۆنتڕۆڵا چ کەسێکیدا بوو، بەس ئەوادی مەدید بسەردەمی کانێ
دونالد ترامپ او تشت بزنسمنه يعني ابوري باش اتيت جهتن باري ابوري دا يعني از باورم دونالد ترامپ نكا كتبر خود بهربتر كومباني امريكي وبدي يعني ولاتين سيء يعني كارد كان اويديا بان همي فاكتوريا بجارة كدب زبرن تم امريكا حتى امريكي كارد كان وافكلوا فلنديه باش ولاتين ديتن راسه ده هر هين يعني رازمه امبورت اكسبورت يا بردوام بيتن بس اوي سردمي وي جلك جوان ولا بله زۆر باشە سپاس دەکەم بەڕێز ئەحمەد بناوی ئەندامی بۆردی فدراسیۆنی ڕەوەندی کوردستانی لە کالگەری کەنەداوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس دکتۆر نازدار بۆ چوونی جەنابەت سەبارەت بە وتارەکەی ترەمپ بزانم ئەوەی کە ئاماژەی پێکرد زیاتر سیاسەتی کۆچ بوو لە ئەمریکا پرسینا خۆی و ئابووری بوو بەڵام ئاماژێکی بە سیاسەتی دەرەوە نەکرد چیت لە وتارە خوێندەوە کە ئێستا پێشکەشی کرد طبعا چونکە ئێستا وتارەکەی بۆ ناوخودی ئەمریکایە فبەتەکید تۆ بێ ئەو هەستە بجوڵێنی و تەسیر لەسەر ئەو هەستە بکەی کە ناوخودی وڵاتەکەیە کە هاوڵاتی خۆیانن بەس سیاست وەکو پێشتریشم پێ سیاستدا ڕێژراوە سیاستی دەرەوەی ئەمریکا دیارە و ڕوونە بۆ خۆیان کە ئەزانن بە چ استراتیجیەک بۆی بڕۆن لەبەرەوە سەرکەوتنی ترامپ لە ئەمریکا بە هەڵبژاردننی هاوڵاتی ئەمریکی بوو بە خواست و حەزی خۆیان بووە و بە تەکیدش ناڵێم دوای ئەو ماوەی کە ئەو 4 ساڵە کە بایدن حکومڕانیەکەی لە ناو خودی ئەمریکا لایەکی لاوازی ئەمریکای پیشانە و ئابووریش بێگومان زعیف بوو لاواز بوو ڕێژەی بێکاری المهم یعنی زۆر هۆکار هەیە کە ئەو هۆکارانە هاوپڵ طبعا دەرەوەی ئەمریکاش دەرەوە نەکەن ناو خودی ئەمریکا هەمووی ئەمانە لە ساڵحی ترامپون بۆ ئەم هەڵبژاردن زۆر باشە بەڕێز دکتۆر نازدار علایالدین سەجادی شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس کە لە ستودیۆ لێرە لەگەڵم بووی سپاس بۆ بۆچوونەکانت با لە میوانەکەی سلێمانیش من دوا پرسیار بکەم بەڕێز میران حسێن مامۆستای زانکۆ سپاس کە تا ئێستا لەگەڵمان مایتەوە ئەمەوێ بۆچوونی جەنابەت سەبارەت بە وتارەکەی ترامپ بزانم ئەوەی کە وتی بۆ ئەمریکیەکان گرنگ بوو بۆیە دەنگیان بە ترامپدا و دەسەڵاتی جارێکی دیکەی دموکراتەکەیان ڕەت کردەوە بەڵێ ئەوەی کە لە وتارەکەیە دیار بوو زیاتر بایەخی بە بابەتی ئابووری کرد زۆر باسی بۆ نمونە فۆکسی خستە سەر نەوت باسی عەرەبستانی سعودی کرد باسی رووسیای کرد بەڵێ وەکو پێش وتارەکەم باسم کرد بەڵێ کاری هاتنی ترامپ کاریگەری دەبێت لەسەر کۆتایی هێنان بە جەنگی ئۆکراینا و پێم مابێت کە ترامپ شەڕی ئۆکراینا ڕائەگرێت بەڵام دووپاتێکەمەوە کە هیچ کاریگەری نابێت لەسەر جەنگی غەزە و جەنگی لوبنان بەهۆی ئەوەی کە سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ئیسرائیل و جوولەکە نەگۆڕە ترامپ بە شێوەیەکی گشتی وەکو لە سەرەتایە باسم کرد بە پێچەوانی هەموو کۆماریەکان زیاتر کۆماریەکان احتیمام بە دۆسەی دەرەوە کەمتر بۆ ناسراون زیاتر بایغ بە مەلەفی ناوخۆ ئەدەن پێم وابێت جۆرێ ترامپ جۆرێک لە هاوسەنگی هەڵەبژێرێت و ئەو سیاسەتە دەرەوەیانە جێبەجێکە کە داهات بۆ ئەمریکا دابین دەکەن بەڵێ بەڕێز میران حسێن مامۆستای زانکۆ زۆر سپاس کە لە سلێمانیەوە لەگەڵ مابووی